باوەڕ ناکەم هیچ کەسێک تێگەیشت بێت لە قورئان دڵی دایک و باوکی بشکێنێت چ جای ئەوەی بەفی شەک هێرش بکاتە سەر دایک و باوکی. ڕۆژ بە ڕۆژ هەستمان دەکرد ئەم برایە قامستر دەبێت تۆزێک، یعنی کەسێکی ئاسایی نەبوو، ئامۆژگاریمان دەکرد. ئەخیرەن سێ چوار جار ئاگادارمان کردەوە لە ئەو حاڵەتانی کە مەسەرەن لێرە هەندێک جار تەدەخولی دەکرد لە شؤونی ئیدارەی مزگەوتەکە. ئاگادارمان کردەوە کە وەکو نوێش خوێنێک بەخێراتی دەکەین و سەرمان و سەر چامان، بەڵام ئەگەر کەسێ بێوێت تەداخولکە لە شؤونی ئیداری مزگەوتەکە بەڕاستی لێرە مزگەوت ئیدارەی هەیە و دەستەی بەڕێوەبەری هەیە و ینی پێویستمان بە خەڵکانێک نییە بە حەقەت کە تەداخل لە شؤونی ئیدارە بکات. زۆر خەڵک هەیە مەسەڵەن هەندێک کۆمنتیان نووسیوە ئەم مزگەوتە بۆ ئامۆژگاری خێری نەکردووە. بەڕاستی من وەکو چۆن ئامۆژگاری کوڕەکەی خۆم بکەم ئابۆ شێو ئامۆژگاری ئەوم کردو بە دڵسۆزانم. زۆرم پێ ناخۆش بوو کەسێک کە نوێژ بکات و باوکی لێ ناڕازی بێت. هەموو جارە دێڵەمەوانێ بە ئەمە خەڵک لەسەر ئیسلام حسابی نەکات. ئەم برایە بەڕاستی حاڵەتێکی نەفسی هەبووە، ئەگەنا باوەڕ ناکەم هیچ کەسێک زەڕێ ئیمانی لە دڵدا بێت و قورئانی خوێن بێتەوانێ و تێگەیشت بێت لە قورئان دڵی دایک و باوکی بشکێنێت چ جای ئەوەی بەفی شەک هێرش بکاتە سەر دایک و باوکی.